بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش با خۆشحاڵیەوە بەرنامێکی تایبەتان پێشکەش ئەەکەین تایبەت بە ساڵیادی هەڵگیرساندنی شۆڕشی گوڵان. بۆ ئەم تەوەرەی بەرنامەکەشمان با خۆشحاڵیەوە میوانداری زۆر بەڕێز شێخ محەممەد ڕەزا سیاسەتمەدارمان کردووە. کاک شێخ محەممەد زۆر سوپاس بۆ ئەوەی کە دەرفتت بە ئێمەدا بۆ قسەکردن لەسەر ساڵیادی شۆڕشی گوڵان و بوویتە میوانی کەناڵی سلێمانی. کاک شێخ محەممەد حەزەکەم بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمانەی پاش نسکۆی شۆڕشی ئەیلول کە خەڵکی کوردستان تووشی جۆرێک لە ڕەشببینی و ناومێدیەک ببوو. لەو سەردەمەدا لەو کاتەدا کە ڕژێمی بەعەز لە لوتکی بە حساب سەرکەوتنی و لوتکی غورور و دەسەڵاتیا بوو شۆڕش هەڵگیرسا. چۆن بوو بڕیاردرا شۆڕش جارێکی تر هەڵگیرسێتەوە؟ و ئەوی ڕاستی بێت من بۆ خۆم لەگەڵا بووم لە شۆڕشی ئەیلولە و دەوریشم هەبوو، بەڵام یعنی ئەو ڕۆژەی کەوا بریاریش دراکەوە شۆڕشەکە ڕاوەستێ من بۆ خۆم لەوێ بووم لە مەقەڕی جەنابی بارزانی بووم. ئێمە لەوێ مەجموعەیەک بووین زۆر پێمان خۆش بوو و جەنابی بارزانیش بۆ خۆی ڕۆژێک پێش ئەوە بڕیاری دابوو کەوا ئێمە ئیستیمرار بکەین لە شۆڕشە. ئێمەش هەموو لەگەڵا بووین. زۆر وەزعێکی باش ئاهاتە پێشەوە ئەگەر بەهاتایە ئیستیمرارمان بکردا. وەزع باشەکە چ بوو؟ ئەوەی کە ئیمکانێتی نەبوو ئەڕۆیشت ئەچووە ئێران دانیشت. من دائما تەفزیل ئەوەمە کرد کەس نەگەڕێتەوە بۆ عێراق بچێتە ئێران لەوێ دانیشین باشترە لە ئەوەی کە بگەڕێنەوە لە ژێر زوڵم و زۆرداری و ئیهانەی عێراقا بژین. ئەوەکەی تری کە ئەماینەوە لە ناو شۆڕشە ئەوانە بوون کە بەرگەی برسێتیانە گرت، بەرگەی مقاومەیانە گرت. شۆڕش پیان خۆش بوو کە یعنی ئەیان توانی هەموو شتێک بکەن، یعنی لە هیچ شتێک سریان ناکردەوە ئەوەی کە ئەمایەوە و ئەوانش یعنی گرانبار نەبوون لەسەر شۆڕش بە هەموو شتێک بە هەموو نوعێک ئەژیان لە ناو شۆڕشە. فترەی یەکەم تووشی زۆر هی نەبووین، تووشی مەشاکیلە بووین، بەڵام لە فترەیەکی ترا وردە وردە من متاکدم کە هین نابووین. بەڵام کە بڕیاردرا ئەو وەزعە نەمێنێ من بۆ خۆم هەژدەی مانگ بوو، هەژدەی سێی 75 لە مەقەڕی جەنابی بارزانی بووم لەوێ کە ئەو بڕیارەکە وادرا کە مقاومە نەکرێ. ڕێیەکە ژوا بوو کەوا بۆچی مقاومە نەکرێ؟ بۆ ئەوەی کەوا میلەتەکە تووشی تەهلوکە نەبێ، تەهلوکە نەبێ بە چاوەڕێی فرسەتێکی تر بکەین. ئەوسا ئێرانیش لەگەڵمانە بوو بۆ دوشمن و بوو بۆ ئەوە وەلحەسڵ نەکرا. ڕۆشتین چوین بەعزێک کەس ئیختیاری عێراقی کرد، بەڵام ئەکسەرێتی ئەو برادەرانەی کە هەبوون ئیختیاری ئێرانمان کرد و ڕۆیشتین. هەرچەند وەکو پسیدە نەفەقێکی تاریکەوە ڕووناکییان نەبووکەوە بزانین چیە مەسەلە. ئێرانیش نەمانەزانی چییە کات چی ناکە. مشکلەیەکی گەورە بوو ئەو مجازەفاتی کە کردمان و کە ئەمان کرد. چوینە ئێرانەوە. لە ئێران لەوێ بەڕاستی زۆر تاریکایی بوو، ڕووناکایی هیچ دیار نەبوو. بەڵام عەلەڕەغمی ئەوەش دەستمان کردەوە بە ئیعادەی تەنزیم و زیارەتی پێشمەرگەمان کرد لە معسکەراتەکانە و ئەوە زۆر خەرچێکی بەهیمەت زۆر بوو کە بە هینی ئەوەی نەبوو
کە بە هیچ جۆرێک کۆڵ بدا ئەبوویە مەقاومە بکرێ ئەبوویە خەریکی شتێکی تر بیکەینەوە. کاک شێخ بڕیار و ڕێنمایی بارزانی نەمر چی بوو بۆ ئێوە کەەوە دەستان کردەوە بە شۆڕش؟ وەڵام من جارێکیان هەر بە شخصی جەنابی بارزانیم بینی لە جەنابی بارزانیم بینی لە تاران بوو لەوێ من چووم بە ڕاستپاردەی کاک ئیدریس و کاک مەسعود چوومە ئەوێ لەوێ بینیم ڕاستپاردەی ئەو بەڕاستی ئەوە بوو کابێ مقاومە بکەین کابێ بیکەین من ئەوسا مکەلەف و مرۆمە دەرێ بۆ ئەوروپا بۆ تەنزیماتی ئەوروپا وتی تۆ بڕۆ ئەوێ و ئەوانی کەش لێرە و ئیتر منیشە ڕۆم منیش بە هەموو جهودێکم هەرچی جهودم هەیە سەرفێکم بۆ ئەوەی کەوا هین بێ من ئەوە بۆ خۆم و حتا لە ماڵێکا بوو لە قەسرێکا بوو لە هیندا نابوو لە ئێران لە ناو خانۆکەیە هیچ قسەی نەکرد من تقریبا سەعاتێک زیاتر دانیشتم کەوا نانمان خوارد وشتمان خوارد اینجا منی بردە دەرەوە بۆ ناو حەدیقەکە بە تاکید جیهاز و شتیان بۆ دانابوو کەوا تەنسیت بکەن و ئەمانە ئەوەیە زانی تر لەبەرەوە منی بردە دەرەوە ئەم قسانەی پێ بکەم و لاخریا هەمووی ئیعادەی تەنزیم و شتەکان لە ژێر ڕێنمایی ئەوا بوو لە ڕێنمایی ئەوا بوو ئیتر لەو زروفەیە دەست پێکرایەوە کاک ئیدریس و کاک مەسعود و هەموو قیاداتی کە لەوێ مابوو هەمووی مستعید بوو پێی خۆش بوو کەوا شتێک بکرێت. کاک محەممەد ئێوە زیاتر هاتنەوە ناو خەڵک ناو گوندەکان ناو شارەکان چاوەڕوانی خەڵک بۆ شۆڕش چۆن بوو مەسەرەن ئەو کاتە سەردەمێکی بێئومێدی بوو سەردەمێکی تاریک بوو خەڵک چۆن ئومێدی پیا کردەوە؟ ئێمە ئاخرشت قەراری ئاخرشت مانجی یانزەی 75 بوو لە کەرەج لەوێ کۆبووینەوە کاک مەسعود هینەکەی پێکردین کۆبوونەوەکە کاک ئیدریسیش ئاگادار بوو هەر ئەوە دوانە ئاگادار بوون ئێمە من بووم جەوهەر بوو کاکەریم سنجاری بوو عارف بوو عارف تەیفور و لەگەڵ ئازاد بەرواریش لەگەڵ قیادەی مۆقەتا بوو بەڵام ئەو لەوێ نەبوو لە شارێشکە بوو نەیتوانی بوو بێ ئێمە کۆبووینەوە و بەیانی قیادەی مۆقەتمان دەرکردو کەوا مقاومە و بەیانەکە هەمووی هجومیش بوو لەسەر شای ئێران و کەوا ئەو خیانەتی کردووە لە کورد و لە شۆڕش و ئەمە ئیتر لەوێ ئیتیفاقمان کرد کەوا هاتینەوە بۆ نەقەدە ئێمە هەر چوارمان و لەوێەوە قسمێک بۆ بادینان دوانیش قسمێککە بۆ منتەقەی سۆران ئەوەی منتەقەی سۆران ڕێنەکەوت ئەوەی بادینان کاک کەریم سنجاری و جەوهەر چوونە ئەوێ لەوێ ئیتر ئیستقبالێکی باش کرابوون هینێکی باش کرابوون زۆر ئەو خەڵکەی کە هین و ئەوی ڕاستی بێ هەمووی یعنی خەڵکەکە کە زانی بوویان بە قیادەی بارزانیە ئەم تازە لێ کۆبووبوونەوە و لەم لاشەوە ئەوەی کە دانرا بوو بچن بۆ ئەوێ نەکرا وا بزانم کەمال کەرکوچی بوو چووە هین بەڵێ هاتە شارستان هاتە منتەقەی دۆڵی جافەتی ئەوە دامان نابوو لە دۆڵی جافەتێەوە و لە سەرگەڕەوە و قەراروا بوو کاک عارف بێ بەڵامەوە نەکرا داستانی شارستێنیان تەوان لەوێت بەڵێ لە یەکێک لە داستانەکان شارستێن بوو کە شەڕیان کرد لە شارستێن لەگەڵ حکومەتە یعنی هینێکی بەقووەت کۆکرایەوە و
لە منطقەی بادینان زیاتر بە زۆری و لە منطقەی سۆرانیش هەمان شت لە منطقەی بادینان یەکەم منیش ئێمەش ڕۆیشتینە دەرەوە من بوومە مەسئولی ئەوروپا لە بەرلین لەوێ لە 76 ساڵی 1976 کۆنفرانسێکمان بەست هەموو یعنی زۆر حاضر بووین و کێ بوو بەڵێ کۆنفرانسی کێ بوو کۆنفرانسی پارتی لە بەرلین گرتمان لە پێشەوە کۆنفرانسی کۆنگرەی خوێندکارانی ئەوروپا بوو لە دوایان کۆنفرانسی حیزبیش کرا کۆنفرانسی حیزب لەوێ ئیزافەی چەند کەسێک لە قیادەی موقت ئیزافە کرا بۆ قیادەی موقتی کە هەبوو و لە کۆنفرانسەکەیە بەرنامە و شتی تازە دانرا بۆ حیزبەکە و لە برادران گەڕانەوە بۆ کوردستان بۆ کوردستان کاک شێخ محەممەد ئێوە هەر لە سەرەتادا خەباتی سیاسی و چەکداریتان اختیار کرد یاخود هەر یەکێکیان هەردووکیان مەبەستان چی بوو ینی خەباتی سیاسی بە تەنها نەئەکرا ڕاستە ئەبووە خەباتی چەکداریمان هەبێ خەباتی چەکداریەکە مهم بوو ئێمە لە خەباتی چەکداریەوە هاتبووین ڕاستە یعنی لە خەباتی سیاسیەوە نەهاتبووین بێن جاریش کە خەباتی سیاسی بکەین خەباتی چەکداریەکە ئەوە بوو لەوێ برادەران کاک کەریم و کاک جەوهەر لەوێ بوون لە منطقەی بادینان طبعا زۆر بە قورسی کە هەتا گەیشتنە ئەوێ گەیشتە ئەوێ یعنی ئەوەی کە باسی ئەکرێ جیڤارا کردوێتی ئەمانە جیڤارەش هەر ئەوەی کردبوو یعنی کەوا بچێ شوێنێک و هەر شارەزای شوێنەکەش نی هینیش نی بەڵام ڕوبەڕووی لەشکرێکی ڕوبەڕووی شوێنێکی سەختە بینەوە ئیتر لەوێ کە دەست پێکرا یەکەم تەقەی چالاکی پێشمەرگە کە دەستی دوای عادەی تەنزیمی پێشمەرگەش یەکەم تەقەی کە دەست پێکرا کاغزەکە هات بۆ من لە لای برادەرانی ئەوێەوە لای کاکەریم و کاکجەوهەرەوە هات بۆ لای من بۆ من مەسئولی ئەوروپا بوو ئەوی ڕاستی بێ من ئەمویست بگەڕێمەوە بەڵام کاک سامی زۆر ئیلحاحی لێکردم و کاک نووری شاوەیس و ئەمانە هەمووی برادەران وتیان ئەبێت تۆ بمێنیتەوە لێرە هیچ فەرقی نییە لەوەی کە تۆ بچیتەوە شاقیا لێرە بی لێرە تۆ پێویستە لێرە بی یعنی قەناعەتیان پێکردم کە مامەوە کە کاغەزەکە بۆ من هات ئەو نەشاتاتی کە پێشمەرگایەتی کردبوویان ئەمانە ڕێکمان خست و ئیعلانی شۆڕشی گوڵانمان کرد بەڵێ ئەو ڕۆژە 26 بەڵێ لەوێەوە شۆڕشی گوڵان دەست پێکرایەوە وەکو حرەکەیەکی چەکداری کاک بەحەمەد ینی ئەو دەست پێکردنە چەند گرنگ بوو بۆ خەڵک هەر زۆر گرنگ بوو زۆر گرنگ بوو هەموو خەڵک یعنی تینووی شۆڕش بوو تونی مەقاوەمە بوو ئێوە پێتان وا بوو ڕژێم تەوقعی ئەمە ناکاتەوە ئەو کاتە تەوقع ناکاتەوە پێی وا بوو کە شۆڕشی کوردی لە ناو براتە هەندێک تەوقعی ناکردەوە کاوتی ئەحمەد حەسەن بەکر وتی شۆڕشی کورد ئینتیهای پێهات هەتایە ئەمە خوتبەکە بۆ خۆم جواب لێ بوو لاخریەک ئێمە کە دەستمان پێکردەوە بەڕاستی خەڵکەکە زۆر پێی خۆش بوو خەڵکەکە زۆر استقبالی کرد و بەڕاستی ئێمەش کە دەستمان پێکردەوە لە منطقەی سۆرانیش لەوێش هەر ویستمان ئیتر ئێمە لەگەڵ جەماعەتی برادەرانی یەکێتیە کە لەوێ بوون هاتبوونە دەرەوە ئەوانیش و لە لایەشترەوە خەریک بوون علاقەتمان زۆر باش بوو
ئیتر ئێمە ئاماویست شۆڕشێکی عام بێ چێ بێ مەناعەت نەبوو کەوا بە ئێکەوە بابیکەین هیچ مشکلە نییە یان ئێمە ئەو مشکلانەمان نەبوو بەڵام بەنسبەت ئێمە هەمووی شۆڕشەکە لەسەر ڕێگای بارزانی ئاڕۆیشتە ڕێگاوە ئەجا لەوانەیە زۆر کەس بڵێ کاکە ڕێگای بارزانی چی بوو بزانین کاکە ڕێگای بارزانی کەوا ئێمە لەسەری ڕۆیشتینە ڕێگاوە ڕێگای بارزانی ڕێگای شۆڕژێڕی بوو ڕێگای فیداکاری بوو ڕێگای سربەستی بوو ڕێگای تەسحێ بوو ڕێگای پێشمەرگایەتێکی حەقیقی بێ غەلوغەش بێ مەساڵحی کەس مەساڵحی خۆی لێکداتەوە ئەمانە ڕێگای بارزانی بوون ڕێگایەک بوو کە هەموو ئێمە فەخرمان پێوان هەر ئەوەش بوو ئەو نەبەردانەی بەڵێ ئەم ڕێگای کەڵە پیاوێک بوو کە هیچ منافیسی نەبوو یعنی لە وەختی کە لەیلا قاسم و ئەوان ئیعدام کران و شەهید کران لەو وەختەیە من ڕێیم وا بوو ئێمە 2000 کەس تەدریب بکەین بۆ ئەوەی بڕۆن ناو شارەکانەوە خۆیان بتەقێنەوە خۆیان فیداکار بکەن بۆ ئینتقامی لەیلا قاسم و ئەمان چونکەم بۆ خۆشم لەگەڵ لەیلا قاسم و ئەوانەتیا بوو من بۆ خۆم لەوێ لە محکەمەکە حکمی ئیعدام درام بە غیابی یعنی ڕێی من وا بوو کەوا 2000 کەس تەدریب بکرێ گەنجەکان هەمووی مستعد بوون بۆ ئەو فیداکاریە یعنی من هەمووی مەناسین ئەمانە تەدریب کرانایە بۆ ئینتقامی لەیلا قاسم و ئەوان من متأکد بوو هەرواشە بوو بە سێ چوار قسەی جەنابی بارزانی ئەمانە هەمووی مستعد بوون بڕۆن خۆیان فیداکاری بکەن ئەجا پیاوێکی ئاوا هەڵناکەوێتەوە یعنی تاریخی بوو لەبەر ئەوە هەمووی لەژێر قیادەی ئەوە بوو ئێمە کە ئەمان کرد کاک محەممەد ئێوە وەکو سەرکردایەتی ئەو کاتی شۆڕشی گوڵان بارودۆخی ناوچەکە بێگومان گۆڕا بوو بارودۆخی ناو عێراقیش گۆڕا بوو بارودۆخی شۆڕشیش وەکو شۆڕشی ئیلول نەبوو بزان حسابی ئەوتان کردبوو ئێوە خەباتەکانتان زیاتر پارتیزانی بێ یاخود کاری جەبهەیی بێ یاخود کاری دیبلۆماسی بێ ئێمە بڕیاری ئەوەماندا بوو کە لە پێشەوە کاری سیاسی تەنزیماتی حیزب بەقووەتکەین لە ناو شارەکانە لە ناو دیەکانە ئەو تەنزیماتە بەقووەتکەین ئەجا شەڕی پارتیزانی بێ شەڕی جەبهە نا شەڕی پارتیزانی بێ چونکە ئەوە ناجیحتر بوو لەوەی تۆ شەڕی جەبهە بکەی شەڕی جەبهە نەئەکراوسا لاخریا ئەجا کاری دیبلۆماسی بەڵام کارەکان هەمووی زەحمەت بوون کاری دیبلۆماسیەکەش زەحمەت بوو چونکە دۆستەکانمان زۆر کەم بوون بەڵام هەر هەشمان بوو دۆستمان هەبوو لە هەموو شوێنێک لە ئەوروپا دۆستمان هەبوو لاخریا ئێمەش بە زۆر جێگای خۆمانە کردەوە ئیشمانە کرد یەکێک لە پرسیارەکانم من ئەوەیە کە بۆ پێی جەنابەت ماوەیەک لە ئەوروپا بووی دووە نوێنەرایەتی شۆڕشت ئەکرد لە وڵاتانی ئەوروپا هاوسۆزی خەڵکی ئەوروپا حکوومەتانی ئەوروپا بۆ شۆڕشی کوردستان چی بوو یاخود مەسەرەن ئەو بارودۆخە نێودەوڵەتێکە دایپۆشی بوو دۆستەکانی ڕژێمی بەعەز وایان کردبوو کە دنیا بە هاواری ئێمەوەنێت وڵا ئەوی ڕاستی بێ مەساڵحی دەولی لەو ناوەیە ئیشەکە ڕاستە ئەم مەسلحەتانە نیانە هێشت کەوا ئێمە سەر هەڵدەین و ئیشکەین و ئێمەش ئەو ئیمکانێتەمان نەبوو بەڵام بەو بێ ئیمکانێتەوە و بەو بێ هینەوە کاری خۆمان هەرە کرد کاری خۆمانە کرد مەسەلەن دۆستمان هەبوو لە ناو حکوومەتە کانە لە ناو
ڕۆژنامە نووسەکانە لە ناو هەبوو دۆستی کورد بوو ئەمانە تەتویری ئەو دۆستایەتیانەدا مەسەلەن لە شوێنێکی وەکو نەمسا کە من لەوێ بووین بارەگای لقمان لەوێ بوو لقی ئەوروپا کە کاک مەسعود تەشریفی هێنا بۆ ئەوێ و هاتە ئەوێ لەوێ ڕەسەن مقابلەیش تەلەڤیزیۆنی بۆ کرا و ئەوە زۆر بوو بۆ ئەوسا مقابلەیش تەلەڤیزیۆنی بۆ کرا بەڵام داوامان کرد کەوا بڵاو نەکرێتەوە هەتا کاک مەسعود لە نەمسا چێتە دەرەوە بەڵام حادیسەی کە بوو ئەو حادیسەی کە بوو لە نەمسا محاولەی اختیالی جەنابی کاک مەسعود کرا. کاک محەممەد دینە سەر ئەو بابەتە وڵا حەزەکەم ئەو بە وردی بۆم باسکێ چەند لە چەند دەرفەتی ترا باست کردووە بەڵام ئەمێ پێم بڵێ لەو سەردەمەدا ڕژێمی بەعەز کە زانی شۆڕش هەڵگیرساوەتەوە و سەرجەم ناوچە و گوندەکان ئەتەنێتەوە یعنی لەگەڵ ئەوەی لە ناوخۆی کوردستانە بارودۆخی ناوخۆی کوردستانی کردبوو بە زیندانێکی گەورە یعنی زۆڵم و زۆردارێکی بێوێنەی ئەکرد بە ئاگر و ئاسن ڕۆبەڕۆی خەڵک و شۆڕش ئەبوو ناوەندە نێودەوڵەتەکانیشی گرتبوو بە هەمان شێوە بۆ ئەوەی کە دەنگی کورد نەگا بە ناوەندە نێودەوڵەتەکان ناوەندە جیهانیەکان یاخود ئێوە نەتان ئەتوانی مەسەلەن بچنە نەتەوەیە گرتوەکان بچنە مەسەلەن میدیا بەکار بهێنن. بەتاکید جگە لەوانەی کە جەنابت باست کرد ناوەندە دەوڵەتیەکانیشی گرتە بوو ئەیگرتە بووین مەساڵحی اقتصادیان و خۆتۆ تەماشا بکە هەمووی ئەو چەکەچی میاوی وشتانە چێ پێی فرۆشتن هەمووی ئەو دەوڵەتە ئەوروپیەکان بوون پیانە فرۆشتن هەر دابەشبوونی ئەو سەردەمەی بلۆکەکانیش ئەو مەساڵحانە دائیمەن ئیشەکە لەناو ئەم دەوڵەتانەیە. ئێمە کە چوینە ئەوێ مەسەلەن ئێمە کە چوینە مەسەلەی سیاسی و مەسەلەی دیبلۆماسی کە چوینە نەمسا تەبلیغی ئێمەیان کرد و بلەخەست من تەبلیغیان کردم وتم ئێمە کەوا نابێ نەشاتی سیاسیتان هەبێ مەسەلەن ئێمە ئاگادارمان کردن یەکێکە بوو کە پۆلیس بوو مەسئول بوو لە ئێمە لە لاجیەکان نەوڵە لە هەر مەسئول بوو لاجیەکان پاراستنەکە بەرەڵایی بوون لە نەمسا ئەو هینە نییە لێمان بێ وتمان مجموعەی خەڵک هاتووە لە عێراق و معلوماتمان هەبوو من شخصی معلوماتانم هەبوو هەمبوو کەوا هاتوون و نیازیان هەیە اختیاری ئێمە بکەن نیازیان هەیە بمان کوژن نیازیان هەیە قیاداتی کوردی ئەگەر ئێوە زانیاریتان هەبوویان بەڵێ هەمان بوو زانیاری تەوامان هەبوو وتمان ئەمە هەیە لەبەر ئەوە ئێوە بێ محافەزەیەکی ئێمە بکەن کە ئێوە حەقی نیازی حەقی ئەوەتان نیست کاری سیاسی بکەن حەقی ئەوەتان نییە ئێوە ئەم شتانە بکەن لەبەر ئەوە واز لە کاری سیاسی بێنن هەتاوەکو ئەوەی تر نەکرێت. کاک محەممەد حەزەکەم هەر لەمەوە باسی ئەو ڕووداوام بە بکەیت کە هەوڵی تیرۆرکردنی سەرۆک بارزانی ئەدرێت لەو ساڵەدا. بەڵێنجا ئەوە کە ئێمە پێمان کوتن ئەم مەسەلەیە و بە نووسراوێکیش دامانە دەستیان دامانە دەستێ ئەو مەسئولەی کە هەبوو محامەیەک بوو بەڵام لە پۆلیس بوو دکتۆرای هەبوو دکتۆر محامی بوو بە ناخۆشیەوە هاتیینە دەرەوە حتا من وتم وڵاگەر ئێمە هیچمان نەکردو تەنها ڕین کوردین ئەگەر مەناعەتیەوەتان هەیە ئێمە بڕین کوردین وەڵام من ئێستا مەناعەتم لێ ئەلێرە وڵاتیشکەم بۆ بدۆزنەوە منە ڕۆم لە وڵاتە نامێنم وتی نا وڵاتی خۆتانە و دانیشتن و هیچ و مشکلە نییە و یعنی تۆزێ دڵیان داینەوە اینجا مخابرات ئەو کەسانە لەو وەختەیە مخابراتێکی بە قووەتی عێراقیە بەڵێ
زۆر پارەیەکی زۆریان سەرفەکە لەلایەن کێوە نێردرابوون وەکو ئێوە بزانن ئەوە لەلایەن بەرزان تکریتیەوە نێردرابوون کەوا مەسئولی مخابەراتی عامی عێراق بوو حەدەسەکەم بۆ ئەگەڕیتەوە چۆن ڕوویدا وەڵا جەنابی کاک مەسعود هاتە نەمسا و ئێمەش ئەو ئیمکانێتی محافەزە و ئەم شتانەمان زۆر کەم بوو و حتا دەماچەشمان نەبوو من خەریکی ئەوە بووم دەماچەیەک دوان پەیاکەم بۆ ئەوەی ئەگەر لێمان قەوما تۆزێ مەقاومە بکەین ڕاستی دەستم نەکەون و ئەو شارەزایشمان نەبوو کە هیچ بێ سەحەفێکی برادەرمان هەبوو پێم گوتوتم شتێکی ئاوا هەیە ئێمە پێویستمان هەیە سلاحێکمان پێبێ شتێکمان پێبێ وتی وەڵا باشترشت ئەوەیە سلاحێکی دەماچەیەک بکڕن وەکو هەر عینەن هەر دەنگ و غازە ئەوە ئەتاندەنێ توانی بکڕی لە بازار لە هینی سلاح فرۆشتەکان وئیلا دەماچەی تر دەست ناکەوێ وەڵام منیش چوم دەماچەیەکم کڕی لە ئەمانە نۆمیلیم بوو هەر عینی دەماچەی ڕاستی بوو بەس گولەی تیا نەبوو ئیتر ئەوە بوو کە کاک مەسعود هات محاولەی ئەوە کرا طبعا ئەوەی کە لەوێ بوو نێردرابوون ئێمە برادەرێک هات کاک فازل جەلال برادەری خۆمان بوو ڕۆیشت بوو خۆی تەسلیم کردبووەوە و بەڵام هەر عەتفی لەگەڵمان هەبوو هەرهین بوو کوڕێکی بوو هاتە دەرەوە و کوتی من ناڕۆمەوە بەڵام ئەوە موعامەلە داڕێژراوە بۆ ئیختیالات و بلەخەز ئیختیالی کاک مەسعود تەفاسیلەکەی هەموو دامێ ئێمەش لەوێ مراقەبەمانە کرد فارس باوەش ئەوسا هاتبوو لەگەڵ شێخ جەبار ئەویش مخابەراتیشی کۆنی عێراقی بوو لەوێ بوون و خەریکی ئەم داڕشتنی ئەم پلانە بوون و مەجموعەی تریشیان هێنابوو یەکێک لەوانە کەریمی دادەمەنێ بوو من لاخریا ڕسم شتەکەی بینی کە هات محاولەی کوشتنی ئێمەی کرد یەکەم کەس ئەو هات نێزیک بۆ لێمان کورد بوو بەڵێ ئەویشی تیا بوو یەکێک بوو لە پیاوکوژەکان پیاوکوژی کورد ئەمە دیار بوو لەگە مخابەراتە علاقەی هەبوو و ئێمە ئەمانەمان هەمووە زانی تر کە جەنابی کاک مەسعود هات لەوێ ئەم شتانەمان پێ وتو پێمان گوت فارس باوە ئەویست بیبینێ نەیبینی ئەتر هینمان کرد لەولا وتمان مەیبینە و قەرارماندا نەیبینێ هێنامان هەتا ئاخر ڕۆژ کەوا بۆ بەیانی سەفەرێک کرد قەرار وا بوو سەفەرکە بۆ قوبرس لە قوبرسەوە بچێتە سووریا لە سووریاوە ڕێگای بۆ بکەنەوە هەمووی ڕێگای قاچاق بوو بڕاتەوە بۆ کوردستان لەو سەر وەختانەشا زەمانی یعنی خومەینی پیا بوو ئیتر خەریکی شۆڕش بوون و خەریکی ئەوە بوون و پلاندانان و جارێک خومەینی نەگەڕابەوە بۆ هین لە ئاخریا لەو سەروەختەیە خومەینیش گەڕایەوە ئێمەش ئاخر شەو لە ماڵی ئێمە دانیشت بووین وتی هەوڵام من نەبێ فارس باوە ببینم چونکە ئیشی تایبەتی خۆم پێێتی ئێمەش چوین گوتی تۆ ئازاد بەروایی لەگەڵ ماوەرن من سیارەم پێبوو لەگەڵ ئازاد بەواریە چوین لەگەڵی چوینە ماڵی پیرۆت دکتۆر پیرۆت لەوێەوە دکتۆر پیرۆت تەلەفۆنی بۆ کرد ئەو متصل بوو پێیەوە تەلەفۆنی بۆ کرد کەوا بێتە ئێرە لێرەوە ئەیبن بۆ لای کاک مەسعود ئەوش کە هاتە ئەوێ لەوێ کاک مەسعود لەوێ بوو ئیترێمە لەوێ بووین ئینەکەمان ئاوا داڕشت بوو وەڵی تر لە هەستانە کە ڕۆیشتی نەخوارەوە ئێمە لە پێشەوە دائیمەنە ڕۆیشتی دەرەوە تەماشامانەکرد ئەگەر هیچ نەبێ ئەنجا کاک مەسعودە هاتە دەرەوە چوینە دەرەوە وڵا یەکێک لەولاوە هات بەرەو ئێمە شەوی زۆر سارد بوو زۆر یعنی تقریبا 30 دەرەجە تحت الصفر بۆشەوە هەشتی یەکی 79 مانگە ساردەکان بوو
بە کڵاوێکی رووسیەوە و قاپوتێک لە بەراو هات یعنی من هاتە ڕووناکایەکە بینیم من چوینە دەرەوەڵامیش هاتمەوە لە سیارەکە ئالاساس سیارەمانێ و ئەڕۆین تەماشام وڵا هاتمە بەر دەرگاکە هاتمە بەر دەرگاکە و ئازاد بەرواریش تقریبن 5 مەتر لە من دوور بوو هاتە لای ئازاد بەرواریەوە گوتم ئەمە چییە کابرایە هات وڵا هات دەماچی دەرێ ناو لەسەر سەری ئەو داینا و ئیتر ئازاد ڕای کرد بەرەو من لەو وەختەیە بەر بۆ تەقا لە ئێمە ئازاد گەیشتە من و ڕۆیشتە ژوورێ منیش دەماچەکەم دەرێنا دوانم پێوەنا کە من دەماچەم پێوەنا ئیتر زانیان کەوایە من دەماچەمان پێ و مقاومەمان هەیە ئەوە شتێکی باش بوو وەڵام منیش پیرۆتیش هاتەوە بۆ ڕۆیشتە ژوورەوە منیش ڕۆیشتمە ژوورەوە بەڵام بەسەر قەڵدرمەکانە کەوتم ئیتر ئەم حکایەتە کردومە لەوە پێش بۆ تەلەڤیزیۆنیش لە ئاخریا ئەوان ڕۆیشتنە سەرەوە لە دەرکەیاندا گوتیان ئێمەین منیش هاتن بەربوونە تەقا ئاوا بەرامبەری من هەمووی 5 مەتر لە یەکتری دوور نین تەقەیەش زۆریان کرد منیش سێ فیشەکەم پێ ماوار سێ فیشەکەم پێوەنان ئاوا ڕوبەڕوو هیچ فەرقی نەبوو لەگەڵ تەقەکانی ئەوانە تاریک گردەرە چوو ئیتر کابرا نەیزانی بەڵێ وەڵا ئیتر کە تەقەیەشی زۆریان کرد من بەرم نەکەوت ئەوان چەند کەس بوون کاک شێخ محەممەد بۆ بەیانی ئیحسایاتی پۆلیس بەڵێ 30 گولە لە دەرو پشتی من کەوتبوو ئەوەی کەوا پیانەوە نابووین من لە 3 مەتر پان بوو هینەکە 3 مەتر پان بوو دیوارەکان هۆڵەکە و لەسەر قادرمەکان بوو من بەم لاولامەوە لێی کەوتبوو من هیچم بەرنەکەوت 30 گولە بە 6 نەوع دەماچە کاک ئازاد بەرواری لەوێ بەرکەوت بەڵێ من کە چوومە کاک ئازاد بەرواری بەرکەوت پیرۆت بەرکەوت ئەیتر من چوومە سەر قاڵدرمەکان لەوێ وەستام وتم نەڕۆشتمە سەرەوە یعنی بڕیارمدا گوتم ناڕۆمە سەرەوە ئیلا هەتاوەکو پۆلیس نەیە بەڵێ ئیتر لە وەختەیە داوای پۆلیسیان کردبوو پۆلیس هات و منیش لەگەڵ پۆلیسەوانەیە سەرکەوتمە سەرەوە و وەڵا کە تەماشایان کرد من ماوەم لایەن سەیر بوو زۆر ڕاستە چونکە ئەوان کوتبیان ئەو نەماوە 100% ئازاد و پیرۆکتبیان ئەو نەماوە وا مەقاومەشەکە حتا کاک مەسعودی نەهێزانی من ئەو دەماچەم پێ ڕاستە وتی بەچی داوامەگەوتی دەماچی پێ ئیتر دەماچەکەی من لەوێ مەشهور بوو ڕاستە هیچیشی تیا نەبوو ئەیتر ئەوانیان برد بۆ خەستەخانە بریندارەکان و من و کاک مەسعودیش چوین بۆ پۆلیس لەوێ ئەو کابرایە هاتکەوە کە پێشتر ئاگادار کردو هات کوتیەوە تۆی کوتم کوتم ئەی باشە پێم نەکوتی کوتی بەرەوەڵا وڵای الحەمدوللا پۆلیس بۆ یەکەم جار بۆمان پسەلمێنێ کە قسەکانمان ڕاست بووە وتم وەرە ئەمە جەنابی کاک مەسعودە کوڕی مەلا مستەفایە مەسعود بارزانیە وڵا کەوام گوت یەکسەر ئێمەیان هەڵگرت بردیانینە ژوورێکی تر و احترامێکی زۆریان گرتین و بێ تحقیق و بێ شتێک وتیان لەکوێ ئەژین وتم لە ماڵی ئێمەین لە کاک مەسعود لە مەقەڕی حیزب بەخەوت لەوێ لە مەقەڕەکەمان بۆ چاکرد بوو بەڵام وتم لە ماڵی ئێمەین بۆ ئەوی مەقەڕەکە نەزانن وەڵا چوینەوە بۆ ماڵی ئێمە و بردیانین و حرەسەتیان بۆ دانیان اینجا یعنی هەڵوێستی حکوومەتی نەمسا ئەو کاتە گۆڕانکاری بەسەرا هات بەڵێ ئەجا لەو وەختەیە ئەو مقابلەکەی کە کردویان بڵاویان کردەوە ڕاستە تازە کەش بووین ڕاستە ئیتر ئاوا بوو بەڵام دەنجێکی زۆر باشی دایەوە و هینی دایەوە و ئەلحەمدوللا کەسیش نەکوژرا و الحەمدوللا کاک مەسعودیش کە سەلامەت بوو بۆ من زۆر بوو چونکە
مەسئولیەتەکەمووی لە زێر شانی من بوو. کاک محەممەد یەکێکی تر لە ئەرکەکانی یان لە کارە گرنگەکانی شۆڕشی گوڵان و پارتی دیموکراتی کوردستان لەو سەردەمەدا دروستکردنی یەکڕیزی و ئاشتی ناوخۆی ناوماڵی کورد بوو. هەتا مەسەلەن کاک ئیدریس بارزانی لەو سەردەمەدا بە ئەندازیاری ئاشتی ناو دەبرێت، هەوڵەکانی ئەو بەرەی کوردستانی لێ دەکرێتەوە. دەکرێت ئەمەم بۆ باسکەی ئەمە لە پێناوی چیدا ئەم هەوڵانە چۆن بوو، چۆن سەری گرت؟ بەڵێ وەڵا هەموو ئەترافەکان گەیشتبوونە ئەو قەناعەتەی کەوا ئەم دوو بەراکێتیە و ئەم شەڕ و هەرایە و ئەمە ئیسیفادەی نییە. لەبەر ئەوە بڕیاری ئەوەیان هەمویان ڕێککەوتن لەسەرەوەی کە جەبهەیەکی کوردستانی دامەزرێ، ئەم شەڕ و هەرا و نیزەعاتە نەمێنێ لە بەینە و بەڕاستی کاگدریز فعلەن ئەندازیاری ئەو شتە بوو و دەورێکی زۆری هەبوو لە ئەو پێکێنانی ئەو جەبهەی کوردستانیە کە شتێکی زۆر زەروری بوو بۆ ئەوسا. کاک محەممەد ماوە کەم ماوە ئەمەوێ زۆرترین پرسیار لە جەنابەت بکەم. یەکێک لە بەناوبانگترین داستانەکان داستانی خواکوڕک بوو کە لە هەشتاکان تۆمار کرا ئەو کاتی کە جەنگی ئێران و عێراق کۆتایی پێ هاتبوو، ڕژێم دەستی کردبوو بە قەتڵ و عام و لە ناوبردنی گەلی کورد. داستانی خواکوڕک ڕژێمی وەستاند، هەتا سەرۆک بارزانی لەوێ لە ڤیدۆکانە ماوە ئەڵێ ئەگەر ئەم داستانە بەردەوام بێ ڕژێم ناچارە بە شێوازێکی تر بیرکاتەوە. بە بڕوای تۆ گرنگی داستانەکە لە کوێیا بوو؟ وەڵا گرنگی داستانەکە لەوەیە بوو کە ئیسپات کرا کە کورد هەیە، کە مقاومە هەیە، کە پارتیم هەیە، کە بارزانی سەرۆک بارزانی قیادەی ئەو قیادەیە ئەکا و لایەزال ئێمە نەمردووی مەوجودین و ئەوە دەنجێکی زۆر بەقوت بوو بۆ بەنسبەت کوردەوە. کاک محەممەد تۆزانی دەرئەنجامی شۆڕشی گوڵان و شۆڕشی پێشتری شۆڕشی ئیلول حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەم کیانی ئێستای لێکەوتەوە، چۆن کورد سەرکردایەتی سیاسی کورد پند لە ڕابردووی وەربگرێ و شۆڕشەکانی بکا بە کەرەسەیەک بۆ خۆشگوزەرانی بۆ ئایندەیەکی گەشتر بۆ ئێستا؟ وڵی من حەزەکەم شتێک بە جەنابەت بڵێم، ئەویش ئەوەیە کە ئێمە پێش ئێمە و کە لە ناو شۆڕشا بووین و لە گوڵانەوە و لە پێش گوڵانەوە کە شۆڕشەکانی بارزان و شۆڕشەکانی تر و کورد هەمووی کە کراوە بۆیە کراوە کەوا حقوقێکی کورد وەرگیرێ، کەوا کیانێکی کورد دروست کرێ، کەوا کورد ئەم مەزلومێتەی نەمێنێ لە ناو ئەم دەوڵەتانەی کە تیا ئەچێ. شۆڕشی ئەیلول، شۆڕشی گوڵان، ئەمانە هەمووی بۆیە کراوە، بۆیە نەکراوە کەوا مەساڵحی ئەشخاص و لەسەر زۆر مەسائلی جانبی ئێمە شەڕ و هەرا بکەین و ئەوە بکەین. زۆر ڕجام لەو برادەرانە ئەوەیە ئەم هەموو تەسحیاتی دراوە لە ئەنفال، لە شەهیدەکانمان، لە ماڵوێرانی کورد کە هەموو دیەکانمان فەوتا و نەما، کە ئەنفال کران بەرەو ئەم شوێنانەی جنوب و بۆ نوگرە سەلمان و ئەم پیرێژنانەی کەوا لە نوگرە سەلمان لەوێ ئاساتیان کرد و ئەو خەڵکی کە لەوێ شەهید بوو، ئەمانە هەمووی لە پێش چاو بگرن و زیاتر یەک بگرن و زیاتر مەساڵحەکانی خۆی شخصی هەر کەسێک بەلاوە بنێ بۆ مەسلحەتی عام و بەرەو ئەوە بڕۆین. کورد بۆتە ڕەقەم لە دنیاە. ئەو زەمانەی کەوا من بۆ باسکردی لە زمانی کە محاولەی اختیالی جەنابی کاک مەسعود کرا لە ڤێنە 79 ئەو زەمانە نەماوە. ئێستا کورد کەس ناتوانێت لە ناوی بەرێ. ئێمە لە ناو نەچوین بۆ هەموو وەزع خراپەوە، ئێستاش لە ناو ناچێ. ئێستا بۆ ئەوەی دوور نەچێشێتەوە سەر ئازادیەکەمان سبەینێ، ئازادیش بە هیچ شتێک ناکرێ ئیلا ئەبێ ڕۆژێک دەوڵەتێکی خۆمان هەبێ.
لەبەرەوە ئەبێ هەموو یەک بگرین، ئەبێ هەمووی مەساڵحی شخصی خۆمان بەلاوە نین. زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرسەدا، زۆر سپاس بۆ گەڕانەوەی بیرەوەری و بەشێک لە خەباتە مەزنەکەی ئێوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە. تا دیدار هەرشاد بن.